سنوور ئێشکگریەکەیان لەستۆ کرد. لە بەردەوامی پشتگیریەکاندا لە بانگەوازە مێژوویەکی ڕێبەرابوو بڕیارەکانی کۆنگرەی مێژووی پەکەکە فەیلسوفی فێمینیستی فڕانسی کاترین مالابوو هەروەها فەیلسوف و بیرمەندی فێمینیستی ئوسترالی ئێلیزابێت گرۆس پەیامێکیان بڵاو کردەوە پشتگیری خۆیان بۆ بانگەوازە مێژوویەکەی ڕێبەرەوە جەلان و بڕیارەکانی پەکەکە و هەوڵەکانی ئاشتی دووپات کردەوە. کاترین مالابۆ لە پەیامەکەیدا نووسیوێتی پەکەکە با هیوای ئەوەی پێشنگایەتی بکات لە بنیادنانی دیموکراسیەکی ڕاستەقینەی گشتگیر کە پارێزگاری لە فێمینیزم، ئەکۆلۆژیا و ڕێزگرتن لە مافەکانی مرۆڤ بکات لە تورکیا بڕیاری خۆفەسخکردنی دا تا ئەوەی ئەم ئامانجەی لا ڕێگەی دیالۆگ و ئامڕازی سیاسیەوە بەدی بهێنێت. ئەم بڕیارەی پەکەکە هەوڵدانێکی بەرپرسیارانەیە کە شایانی پیا هەڵدان و پشتگیریەکی مەزنە بە دڵنیاییەوە ئاشتی سنگینترین ڕێگەی سیاسی و سوودەکانی لەبەرچاوە. هەروەها فیلسوف و بیرمەندی فێمینیستیش ئێلیزابێت گرۆزیش نووسیوێتی لە هیوا و جۆشێکی مەزندام لەبەرەوەی حکوومەتی تورکیا لە تورکیا و لە ڕۆژهەڵاتی ناوین و جیهاندا لەگەڵ گەلی کورددا لە دانوستاندندایە. سڵاو و چەپڵەبارانی مافی هەموو کەسێک دەکەم بۆ دانپێدانان بیستن گۆڕانکاری بۆ کۆمەڵگەیەکی ئاشتی خوازانە فرەچاندی دیموکراتیک و جێشکۆ. یەکەم ڕۆژی یەکەمین کۆنفرانسی ژنانی پەرلەمانتاری کورد کە با پێشنگایەتی بۆ سوزنەوەی ژنانی ئازاد تەژە بە دروشمی ژنژیان ئازادی لە ناوەندی کۆنفرانسی کەلتوری ئامەد بەڕێوە دەچێ بە سێ دانیشتن کۆتایی هات. سومەیە بوس پەرلەمانتاری مۆش لە لیستی دەم پارتی دانیشتنی کۆتایی یەکەم ڕۆژی کۆنفرانسەکەی بەڕێ بردو و تاری دەستپێکی کۆنفرانسەکە لەلایەن چەغلار دەمیل لە چالاکوانانی تەژە ئاوە پێشکەش کرا. هەروەها چەغلار دەمیرێل لە درێژی قسەکانیدا ئاماژەی بۆ ژنە سیاسەتمەدارانە کرد کە زیندانی کراون و کوژراون یا دوورخراونەتەوە و ڕایگەن کە ژنان لە دەرەوەی وڵات درێژە با تێکۆشانی خۆیان دەدەن و بانگەوازی بۆ یەکێتی نەتەوەیی دەکەن. هەروەها نەسرین محەممەد ساڵح ئەندامی پارتی سۆسیالیستی کوردستان و ئەندامی پێشووی پەرلەمان ئاماژەی بە ئەزموونەکانی لە ماوەی نوێنەرایەتی خۆیدا وتی هەموو چالاکیانی کە بۆ ژنان ئەنجام دەدرێن دەبێت لەسەر بنەمای ئازادی بن. هەروەها یەکێک لە بەشداربووانی کۆنفرانسەکە بە ناوی نەجیبە لەتیف بە ئاماژەدان بەو ڕەوتەی کە دوای بەنگاوازەکەی ڕێبەرەوە جەلان دەستی پێکردووە ڕایگەن کە ژنان هەم لە بواری سیاسەت و هەم لە بواری تێکۆشانی کۆمەڵایەتیەوە ڕۆڵێکی گەورە دەبینن. لا دووەم ڕۆژی کۆنفرانسەکەشدا بڕیارە ڤۆرکشۆپ بەڕێوە بچێت و دوای وتارەکانی یەکەم ڕۆژی کۆنفرانسەکە بەرپرسیار و وەڵامدانەوە کۆتایی یەکەم ڕۆژی کۆنفرانسی ژنانی پەرلەمانتاری کورد با پێشنگایەتی بزوتنەوەی تەژە با دروشمی ژنژیان ئازادی لە ناوەندی کۆنفرانسی کەلتوری ئامەد بە سێ دانیشتن کۆتایی هات. سومەیە پۆست پەرلەمانتاری مۆش لە لیستی دەم پارتی دانیشتنی کۆتایی یەکەم ڕۆژی کۆنفرانسەکەی بەڕێوە بردو وتاری دەستپێکی کۆنفرانسەکەش لەلایەن چاغلار دەمیرەل لە چالاکوانانی تەژە ئاوە پێشکەش کرا. چاغلار دەمیرەل بە ئاماژەدان با بەرخودانی مێژووی ژنان و باوتنی ڕستەیەک لا ڕێبارە ئاپۆ کەوتوێتی هەتا ژن ئازاد نەبێت کۆمەڵگەش ئازاد نابێت ڕایگەان کە ئەم فەلسەفەیە بۆتە بنەمای تێکۆشان. هەروەها چاغلار دەمیلەر لە درێژی قسەکانیدا ئاماژەی بۆ ژنە سیاسەتمەدارانە کرد کە زیندانی کراون کوژراون یا دوورخراونەتەوە ڕایگەان ژنان لە دەرەوەی وڵات درێژە با تێکۆشانی خۆیان دەدەن و بانگەوازی بۆ یەکێتی نەتەوەیی دەکەن. هەروەها نەسرین محەممەد ساڵح ئەندامی پارتی سۆسیالیستی کوردستان و ئەندامی پێشووی پەرلەمان بە ئاماژەدان بە ئەزموونەکانی لە ماوەی نوێنەرایەتی خۆی داوتی هەموو ئەو چالاکیانەی کە بۆ ژنان ئەنجام دەدرێت دەبێت لە سەر بنەمای ئازادی بن. هەروەها نەجیبە لەتیفیش بە ئاماژەدان بەو ڕەوتەی کە دوای بانگەوازەکەی ڕێبەرەوە جەلان دەستی پێکردو ڕایگەیان کە ژنان هەم لە بواری سیاسەت و هەم لە بواری تێکۆشانی کۆمەڵایەتیەوە ڕۆڵێکی گەورە دەبینن. دوای وتارەکانی یەکەم ڕۆژی کۆنفرانسەکە با پرسیار و وەڵامدانەوە کۆنفرانسەکە کۆتایی هات و بڕیاریشا ئەمڕۆ لە دووەم ڕۆژی خۆیدا با ڤۆرکشۆپ کۆنفرانسەکە بەردەوام بێت.
ئەنجومەنی بنەماڵە شەهیدانی دەربێسی کانتۆنی جەزیرە مەراسمی یادکردنەوەیان بۆ یاسینە عەلی هەڤاڵ عەباس باران شەڕوانی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە بەڕێوە برد و بە سەدان کەس لە هاوڵاتیانی ناوچەکە بەشداری مەراسمەکە بوون. هەولێر کۆبانی لە بەڕێوەبەرانی ئەنجومەنی بنەماڵی شەهیدانی دەربێسی وتاری پێشکەش کرد و سەرخۆشی لە بنەماڵەی شەهیدان کرد و وتی بە ئاسایی فەلسەفەی ڕێبەر و جەلان و شەهیدانی گەلەکەمان شەهیدانەوە گەلەکەمان دژی سیاسەتەکانی نەکۆڵی کۆمەڵکوژی و پاک تاوکاری بەرخۆدانی بێوێنە نیشان دەدەن. هەروەها لە شاری کۆبانیش بۆ شەهید ئالان عەلی لەلایەن ئەنجومەنی بنەماڵی شەهیدانی کۆبانیەوە مەراسمی غیابی ئەنجامدرا. لە مەراسمەکەدا ئەندامی ئەنجومەنی سەربازی کۆبانی ئیسماعیل ڕێگەیان باران فکر و فەلسەفەی ڕێبەر ئۆجەلانی بە بنەما گرت و ئەمەش ئەوی گەیاندا سەرکەوتن. ئەنجومەنی بنەماڵی شەهیدانی کانتۆنی جەزیرەش بە مەبەستی یادکردنەوەی 52 شەهیدی هێزەکانی هەپەگە یەژاستار قەسەدا یەپەگە یەپەژە و هێزەکانی ئاسایشی ناوخۆ ئەرکی خۆپاراستن کە لە مانگەکانی تشرینی دووەم کانونی یەکەم و کانونی دووەم و شوبات و ئادار و ئایار لا شوێن و کاتی جیاوازدا شەهید بوون مەراسمی یادکردنەوەی ئەنجامدا. مەراسمەکە لە ناوەندی کەلتور و هونەری شارەکە بەڕێوە چوو. لە مەراسمەکەدا بنەماڵی شەهیدان دانیشتوانی چاغڵاو ئەندامی دامەزراوە مەدەنیەکان و نوێنەرانی هێزە سەربازیەکان و پارتا سیاسیەکان ئامادە بوون. هەروەها ئەندامی ئەنجومەنی بنەماڵی شەهیدانی کانتۆنی جەزیرە زوار عەلی ڕێگەیان لە ئاسایش شەهیدانەوە ئەمڕۆ لە نێو ئاسایش و ئارامیدان. مەراسمەکە باخوێنەوەی ناسنامەی 52 شەهید و دروشمی وتنەوەی دروشم کە شەهیدان نامرێن کۆتایی پێهات. سوتنەوەی حەماس ڕایگەیان لەگەڵ ستیڤ ویتکۆف نوێنەری ئەمریکا ڕێککەوتون لەسەر چوارچێوێکی گشتی بۆ ئاگرۆستی هەمیشەیی و کشانەوەی تەواوی ئیسرائیل لە غەزە. بچوونەوەی حەماس لە ڕاگەیاندراوێکدا بڵاوی کردەوە هەوڵەکانی خۆیان بۆ ڕاگررتنی شەڕی بەربەری لە کەرتی غەزە دووپات دەکەنەوە کە دوایینیان گەیشتن بە ڕێککەوتنێک بوو لەگەڵ ستیڤ ویتکۆف نوێنەری ئەمریکا لەسەر چوارچێوێکی گشتی. هەروەها ڕاشێنگیان ڕێککەوتنەکە ئاگربەستێکی هەمیشەیی بەدەست دەهێنێت و کشانەوەی تەواوەتی هێزەکانی داگیریکار لە کەرتی غەزە و گەیاندنی هاوکاریەکان و هەروە لێژنێکی پیشەیی دەستبەجێ دوای تەواوبوونی ڕێککەوتنەکە کۆنتڕۆڵی کاروباری کەرتی غەزە دەکات. لە ڕاگەیاندراوەکەشدا هاتووە ڕێککەوتنەکە ئازادکردنی دەزیندانی سیاسی و ژمارەیەک ترم لەخۆ دەگرێت لە بەرامبەر ئازادکردنی ژمارەیەک لە زیندانی فەلەستینی لەگەڵ گەرنتی نێوەنگری لە ئێستاشدا وەک حەماس چاوەڕێی وەڵامی کۆتایی دەکەن بۆ ئەو پێشنیاز و لێک تێگەیشتنانە. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرە هەر شاد بن.